ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێز هاتمەتەوە خزمەت ئێوەی خۆشەویست و چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەتی یەکەمیشمان بەنامنیشانی دوای شکستی گفتوگۆکانی پاکستان سێ سیناریۆی مەترسیدار چاوەڕێی ئەمریکا و ئێران دەکەن. ئەم بابەتە لە ئامادەکردنی ماڵپەڕی ئاوێنەیە. گەڕی دانوستانە ڕاستەوخۆکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران لە ئیسلامابادی پایتەختی پاکستان بەبێ هیچ ڕێکەوتنێک کۆتایی هات. ئەمەش دوای زیاتر لە 20 کاتژمێر لە گفتوگۆی چڕوپڕ بەمەش دەرگای بەڕووی قۆناغێکی تەموو مژاوی لاڵکشان یان هێوەربوونەوەیەکی شلۆغدا کردەوە. لە ناوەڕاستیەوەی راپۆرتە ڕۆژاوایەکان بە چەقبەستووی استراتیژی وەسفی دەکەن دەمێنێتەوە. ڕۆژنامەکانی نیویۆرک تایمس، واشنتۆن پۆست و تەلەگراف لەسەرەوە کۆک بوون کە شکستی ئەم گەڕەت جێگەی سەرسوڕمان نەبوو، بەڵکو دەرەنجامی کەلێنی قوڵە لە هەڵوێستی هەردوولادا، بە تایبەتی سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران و ئایندەی ڕێکارە ئەمنیەکان لە ناوچەکەدا. لەلایەنی ئەمریکیەوە جێدی فانس جێگری سەرۆک سەرکردایەتی دانوستانەکانی دەکرد کە دوای کۆتایی هاتنی گفتوگۆکان جەختی لەوە کردەوە کە وڵاتەکەی نەیتوانیوە هیچ پێشکەوتنێکی بەرچاو بەدەست بهێنێت و وتی نەمانتوانی بگەینە دۆخێک کە تێیدا ئێران ئامادە بێت مەرجەکانمان قبوڵ بکات. ئێمە تا ڕادەیەکی زۆر نەرمیمانواند، بەڵام هیچ پێشکەوتنێکمان بەدەست نەهێنا. دیارترین خاڵەکانی ناکۆکی خۆی لە پێداگری واشنتۆن دەبینێتەوە بە پاڵپشتی سەرۆک دۆناڵد ترامپ بۆ کۆتایهێنانێکی تەواوەتی بە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. لە بەرامبەریشدا تارانیش پێداگرێت لەسەر مافی خۆی بۆ پیتاندنی یۆرانیۆم و ڕەتی دەکاتەوە دەستبەرداری توانە استراتیژیەکانی بێت. هەروەها ناکۆکیەکان دۆسیەی دیکەشیان گرتەوە، وەکو کۆنتڕۆڵکردنی گەروی هورمز، هەڵگرتنی سزاکانی سەر ئێران، ئازادکردنی سرمایە سڕکراوەکانی ئێران و قەرەبووەکانی پەیوەست بە جەنگ، بێجگە لە داواکاری بۆ ئاگربەست لە لوبنان. لەم چوارچێوەیەدا ڕۆژنامەکە واتە نیویۆرک تایمز ئاماژەی بۆ کردووە کە ئەمریکا پێشنیارێکی لە جۆری یا قبوڵی بکەن یان وازی لێ بهێنە پێشکەش کردووە لە کاتێکدا ئێران بڕیاریدا ڕەتی بکاتەوە. ئەمەش هەڵوێستێکە کە ڕنگدانەوەی تونگیریەکی هاوبەشە و دەڵێت شکستی گفتوگۆکان پرسیارێکی هەنووکەیی دەورژێنێت. ئەی دوای ئەوە چی؟ ڕۆژنامەکە پێی وایە ئیدارەی ترامپ ڕوبەڕووی بژاردەی نەخوازراو بووەتەوە کە لە نێوان چوونە ناو دانوستانێکی درێژخایەن و ئاڵۆز گەڕانەوە بۆ جەنگ یان هەوڵدان بۆ بەڕێوەبردنی قەیرانەکە بەبێ چارەسەرێکی ڕیشەی خۆیان دەبیننەوە. هەروەها ڕۆژنامەکە هۆشداری دەدات لەوەی دەستپێکردنەوەی شەڕ ڕەنگە ببێتە هۆی تێکچوونی زیاتری قەیرانی وزەی جیهانی، بە تایبەتی کە ململانەکە پەیوەستە بە گەروی هورمزەوە کە شاڕەگێکی ژیانیە بۆ دابینکردنی نەوت. لە بەرامبەریشدا ڕۆژنامەی واشنتۆن پۆست ئاماژەی بەوە کردووە کە ئەم گەڕە بەرزترین ئاستی پەیوەندی ڕاستەوخۆی نێوان هەردوو وڵات بووە لە ماوەی دەیان ساڵدا، بەڵام بەبێ هیچ پێشکەوتنێکی بەرجەسە کۆتایی هات لەگەڵ بەکراوەی هێشتنەوەی دەرگا بە شێوەیەکی تیۆری لە بەردەم دەستپێکردنەوەی گفتوگۆکاندا. لای خۆشەوە ڕۆژنامەی ئایپەر بەڕێتانی تشکی خستە سەر ئەوەی کە ئاگربەز هێشتا شلۆقە لە سایی بەردەوامی گرژیە مەیدانیەکان کە ئەمەش ڕەنگە هەر هەلێک بۆ سەرکەوتنی ڕێڕەوی دیپلۆماسی لەبار ببات. وەک دیارە بە پێڕۆژنامەی یەدیعۆت ئەحرۆنۆت ئیسرائیل ڕازیە لەوەی کە بە هەڵوێستێکی توندی ئەمریکا ناوی بردووە، تەنانەت ئەمە دەکاریش بۆ دەستپێکردنەوەی جەنگ دەکات. ڕۆژنامەکە ئاماژەی بۆەوەش کردووە کە لێک تێگەیشتنێک لە نێوان حکومەتی ئیسرائیل و واشنتۆندا هەیە سەبارەت بە هێڵە سوورەکان لە دانوستان لەگەڵ ئێراندا، بۆیە لە هەڵوێستەکەی واشنتۆن سەریان سوور نەماوە، بەڵکو خۆشحاڵی خۆشیان دەربڕیوە بۆ ئەوەی ئەمریکیەکان پەیڕەوی لەو ڕێبازە دەکەن کە پێی وایە خۆ بە دەرگرتن لە ڕێکەوتن باشترە لە گەیشتن بە ڕێکەوتنێکی خراپ. بەڵام ڕۆژنامەکە ئەوەشی خسوەتە ڕوو کە هەندێک لە ڕاوێژکارانی ترامپ و فانسی جێگری پەرۆشیەکی زۆر بۆ ئەگەری دەستپێکردنەوەی جەنگ نیشان نادەن، بۆیە ڕەنگە ئامۆژگاری بکەن کە دەرفەتێکی دیکە بۆ دانوستانەکان بدات، بەو هیوایی پاکستانیەکان بتوانن ئێرانیەکان قایل بکەن کە نەرمی بنوێنن. سەرڕایەوەش ڕۆژنامەکە ڕایگەاندووە کە سوپای ئەمریکا ئامادەکاری بۆ هەموو ئەگەرەکان دەکات، هەروەها چۆن ئیسرائیلیش خۆی بە ئەگەری گەڕانەوەیکی خێرا بۆ ناو جەنگ ئامادە دەکات. هەروەها ئاماژەی بۆ کرد کە لە نێو ئەو پێشنیارانەی خراونەتە ڕوو سەپاندنی گەماروەیە بەسەر ئێران و گەڕانەوەیە بۆ بۆرتمانکردن لەگەڵ ئیسرائیل بە مەبەستی بە ئاماژگرتنی کەرتی وزە و ژێرخانی نیشتیمانی بۆ ئەوەی ئێران توانای ئاودانکردنەوەی ئابووری نەبێت و پرۆسەی داڕمانی ڕژێمەکە خێراتر بکرێت و خەڵک بەڕژێنە سەر شەقامەکان. لەگەڵ ئۆپراسیۆنی زەمینی لە گەروی هورمز، داگیرکردنی دوورگەی خارک و کردەوەی سەربازی بۆ لەناوبردنی یۆرانیۆمی پیتێنراو.
سیناریۆکان یان سیناریۆکە لە سێبەری ئەم دیمەنە ئاڵۆزەدا. ڕۆژنامەی تەلەگراف سێ سیناریۆی سەرەکی بۆ ئەوەی ڕەنگە لە داهاتوە ڕووبات دیاری کردووە کە ئەمانن. یەکەم، دەستپێکردنەوەی دانوستان لەژێر فشاردا. ڕەنگە کشانەوەی شاندی ئەمریکی هەنگاوێکی تاکتیکی بێت بۆ ناچارکردنی ئێران بە پێشکەشکردنی سازشی زیاتر لە داهاتوودا. بەڵام ڕۆژنامەکە هۆشداری دەدات لەوەی ئەم ڕێڕەوە ڕەنگە ببێتە هۆی درێژبوونەوەی تەمەنی قەیرانەکە و دووبارە بوونەوەی دۆخی چەقبەستووی ئێستا. خاڵی دووەم، گەڕانەوە بۆ هەڵکشانی سەربازی. ئەم سیناریۆیە دەستپێکردنەوەی جەنگ بە شێوەیەکی بەرفراوان یان ئەنجامدانی ئۆپراسیۆنی سنووردار لەخۆ دەکرێت، بەتایبەتی لە گەروی هورمز. مەترسیەکانیش لەوەدان کە ئەمە ڕەنگە بێتە هۆی شڵەشانی بازاڕەکانی وزەی جیهانی و بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان بێژگە لە زیادبوونی فشار سیاسیەکان لە ناوخۆدا لەسەر ئیدارەی ئەمریکا. خاڵی سێم، کۆتایی هێنان بە جەنگ بەبێ ڕێکەوتن بە پێی ڕۆژنامەکە. ڕەنگە سەرۆکی ئەمریکا کۆتایی هێنان بە ئۆپراسیۆنە سەربازیەکان بە بێگەیشتن بە ڕێکەوتنێکی فەرمی هەڵبژێرێت، بەڵام ئەو بژاردەیە ڕەنگە وەک پاشەکشەیەکی ئەمریکی لێک بدرێتەوە کە پرسە سەرەکیەکان بە چارەسەر نەکراوی دەهێڵێتەوە کە لەسەر و هەمووشیانەوە دۆسیە تۆمیەکەیە. لە ڕێگەی ئەم راپۆرتانەوە دەردەکەوێت کە دەرەنجامەکانی ئەم گەڕا واقعێکی ئاڵۆزیان هێناوە تارەوە. ئەمریکا ناوێت بچێتە جەنگێکی درێژغایەن و تێچووی زۆرە و ئێرانیش ڕەتی دەکاتەوە سازشی جەوهەری بکات. لە نێوان ئەم دوو دانەشدا دیمەنەکە بەکراوەی لەبەردەم سێ ئەگەردا دەمێنێتەوە: دانوستانی درێژخایەن، هەڵکشانی مەترسیدار یان ڕێککەوتنێکی شلۆق. هەماش لە کاتێکدایە کە بە پێی وتەی تەلەگراف ناوچەکە و جیهان وەک بارمتەی پێشاتەکانی ئەم دۆسیەیە دەمێننەوە. نەهێنیەکی تەمۆمەژایی و مەترسیدار لەبارەی ئێرانەوە ئاشکرا دەکرێت. ئەم بابەتە لە ئامادەکردنی هاوڵاتی. لە کاتێکدا جیهان چاوەڕوانی ئاسۆیەکی ڕوون دەکات بۆ ئایندەی سیاسی ئێران، راپۆرتێکی نوێی ڕۆژنامەی تایمزی بەریتانی زانیاری تەمۆمەژاوی و مەترسیدار لەسەر ناوخۆی ناوەندەکانی بڕیار لە تاران دەخاتە ڕوو. راپۆرتەکە باز لەوە دەکات کە پەرسی جێنشینی لە ئێراندا نەک هەر یەکلا نەبووەتەوە، بەڵکو کەوتوتە ناو قۆناغێکی تاریک و نادیارەوە. بە پێو زانیاریانەی کە ڕۆژنامە بەریتانیەکە بڵاوی کردوونەتەوە، موجتەبا خامنەئی کە تاران وەکو جێگرەوەی باوکی و ڕێبەری نوێی وڵات ناساندبووی، لە ئێستادا لە دۆخێکی تەندروستی کۆما و مەترسیداردایە. سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە ناوبراو لە یەکێک لە ناوەندە پزیشکیە تایبەتەکانی شاری قوم لە ژێر چاودێری توندایە و بە تەواوەتیش بێهۆشە. دەزەپێکردنی بەڵگەنامەیەکی هەواڵگری هاوبەشی ئەمریکی و ئیسرائیلی کە پێشتر لەگەڵ وڵاتانی ناوچەکە و بەشی پێکراوە. ڕەهەندەکانی ئەم قەیرانە قوڵتر دەکاتەوە. بەپێی بەڵگەنامەکە موجتەبا خامنەئی لە هەمان ئەو هێرشانەی کە بوونە هۆی کوژانی عەلی خامنەی لە هێرشەکانی 28 شوبات بە سەختی بریندار بووە. بەهۆی سەختی ئەو برینانەشی کە بەرسەری کەوتون، موجتەبا هیچ جۆرە توانایەکی فیزیکی و عەقلی نەماوە بۆ بەڕێوەبردنی کاروباری وڵات و دەرکردنی بڕیارە استراتیژیەکان. غیابی موجتەبا گومانەکان دەبنە ڕاستی. ئەوەی زیاتر پاڵپشتی لە ڕاستی ئەم زانیاریانە دەکات ونبوونی تاوەتی موجتەبا خامنەیە لە گەوڕەپانی سیاسی و میدیاییدا. سەرڕایەوەی میدیایەکانی ئێران هەواڵی هەڵبژاردننی ئەویان وەک ڕێبەری نوێ ڕاگەیان، بەڵام چەند خاڵێکی گومەناوی هەن. نەبوونی هیچ بەڵگەیەکی زیندوو تا ئەم شرکەسادە هیچ گرتە ویدیۆیەک یان پەیامێکی دەنگی نوێ لە ڕێبەری نوێەوە بڵاو نەکراوەتەوە. بێدەنگی تارانیش کۆمەڵی ئیسلامی تەنها بە ڕاگەاندنی ناوەکە وازی هێناوە و نەیتوانیوە لە ڕێگەی دەرکەوتنی گشتیە وەڵامیەوە و دەنگۆیانە بداتەوە کە باز لە مردن یان بێهۆشبوونی دەکەن. بێدەنگیەکەی تاران دەرگا لەسەر پرسیارە گرنگەکە دەکاتەوە: ئەگەر خامنەی کۆڕ لە پشت بڕیارەکانەوە نییە، کەواتە کێ پەیامەکانی ڕژێمەکەی ڕاگرتووە؟ بەڵێبینەران، بابەتێکی ترمان بەناویشانی لە کۆتایی زەمانەوە بۆ سەرەتای هێز. ئەم بابەتە لەلایەن عەتا شەمێرانیەوە ئامادەکراوە. چەند خولەکێک پێشەوەی فڕۆکەکەیان بەرەو واشنتۆن بەڕێبکەوێت، جێ دی ڤانس، جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، لە بەردەم کەناڵەکانی ڕاگەاندندا بە دێڕێکی چەند وشەی شەکەستی گفتوگۆکانی نێوان ئەمریکا و ئێرانی ڕاگەاند. دی ڤانس بە ناڕاستەوە خۆ پێیوتین ئەوەی لەسەر مێزی دانوستان شکستی هێنا لە دەرەوەی مێزی دانوستانەکاندا دووبارە دەکرێتەوە، بەڵام بە ئامڕازێکی تر لەم جۆرە ساتانەدا وزەی سیاسەت کۆتایی نایەت، بەڵکو سروشتەکەی دەگۆڕێت.
مەلملانەیە لە کای بەڕێوەبردننی ناکۆکیەکانەوە دەگۆڕێت بۆ کای بەڕێوەبردننی فشار لە زمانی دەقەکانەوە بۆ زمانی ڕاستیەکان. لێرەدا چەندین سیناریۆی ئەگەری بۆ پێشهاتەکانی ئیسلاماباد سەر هەڵدەدەن، نەک وەک پێشبینیەکی حتمی، بەڵکو وەک ڕێگایەکی کراوە لە ژینگەیەکدا کە بەهۆی نادڵنیاییەوە سوتەمەنی پێدەدرێت. سیناریۆ یەکەم ڕوبەڕووبوونەوەی حساب کراوە، ئەمەش ئەگەری زۆرە لە ماوەیەکی نزیکدا. لەم سیناریۆیەدا هەر لایەنێک هەوڵدەدات توێچووی ئەوی دیکە بەرز بکاتەوە بەبێ ئەوەی بخزێنن ناو شەڕی سەرتاسەریەوە. ڕەنگە ئەمریکا لە ڕێگەی هاوپەیمانەکانیەوە تواناکانی ڕێگریکردن لە خۆی بەهێزتر بکات و فشارە ئابوووریەکان شەڕتر بکاتەوە. لە کاتێکدا ئێران هەنگاو دەنێت بۆ فراوانکردنی کاریگەری ناوچەکە و ناردنی پەیامی ناڕاستەخۆی دەسەڵات بگەێنێتە وڵاتانی ناوچەکە، بە تایبەتیش کەنداوی عەرەبی و ئیسرائیل. سیناریۆی دووەم بەڕێوەبردننی ئاژاوە و سنووردار، مانگرتنی ناوچەی گەرژەی لە ڕێگا دەریایەکانە و پێکدادانی ناڕاستەخۆ لە ڕێگەی لایەنی سێمەوە. کەس تەقینەوەیەکی ناوێت، بەڵام هەمووان ئامادەن بووی. مەترسی لێرەدا لە نیەتدا نییە، بەڵکو لە هەڵەدایە. حسابێکی هەڵا کاردانەوەی زیادەڕەوەی یان ڕووداوێکی پێشبینی نەکراو کە دەتوانێت دەرگا بۆ پەرەسەندنێکی فراوانتر بکاتەوە. سیناریۆی سێەم سەرڕای داڕمانی گفتوگۆکان ئەشێت جارێکی تر و لە پایتەختێکی دیکە کۆببنەوە. سیاست بە حساباتی تێچوون و قازانج بەڕێوە دەچێت، لەوانەیە هەردوولایەن بچنە قۆناغێکی پچڕانی ساردەوە کە لەم ماوەیەدا استراتیژیەکانیان ڕێک دەخەنەوە پێشەوەی بگەڕێنەوە سەرمێزی دانوستانێکی نوێ بە مەرجی جیاوازیشەوە. بەڵام ئەم گەڕانەوەی ئاسان نابێت. هەموو شتێک ئاستی گومان بەرز دەکاتەوە و هەر یەکلاییکردنەوەیەکیش ئاڵۆسەر دەکات. سیناریۆی چوارەم با سیاسیکردنی جوگرافیا، ئەمە مەترسیدارترین گۆڕانکاریە. دانوستان چیتر تەنیا بڕگە و ڕێکەوتن نییە، بەڵکو هەڵوێست و خاڵە کاریگەرەکانە. کەندا و عێراق و ڕێڕەوی ئاوی گرنگ دەتوانن ببنە گۆڕەپانی ئاڵ و گۆڕی پەیام. لێرەدا دەسەڵات بە قسە ناپێورێت، بەڵکو بە کردار لە سەرزەوی دەپێورێت. جوگرافیا خۆی دەبێتە زمان. لە ناوەڕۆکی ئەم سیناریۆیانەدا عێراق ڕوبەڕووی تاقیکردنەوەیەکی گرنگ دەبێتەوە تا نیشتە جێبوونێک زیاتر پاشەکشە بکات، فشارەکان لە سنوورەکانی نزیکتر دەبنەوە. چیتر ئاڵنگاریەکە تەنها پاراستنی هاوسەنگی نییە، بەڵکو ڕێگریکردن لەوەی ئەو هاوسەنگیە تێک بچێت و بە ئاسانی کۆنتڕۆڵ نەکرێت. لە سەردەمی جەمسەرگیریدا بێلایەنی هەڵوێستێکی پاسیڤ نییە، بەڵکو کاراماییەکی ئاڵۆزات لە بەڕێوەبردننی مەترسیدا. لە ڕووی ئابوووریەوە ئەم داڕمانە ناوچەکە دەخاتە حاڵەتێکی دڵڕاوکی درێژخایەنەوە و بەرهەمهێنانەکان دوودڵن، بازاڕەکان لەسەر پەیوەندیەکان و نرخی وزە دەبێتە بارمتەی سیگناڵە ئەمنیەکان. لەم جۆرە ژینگەیەشدا زیانەکان دەستبەجێ نین، بەڵکو لە کەڵەکە دەبن و هێواش سەقامگیری دەشێوێنن. لە کۆتاییدا ئەوەی لە ئیسلاماباد ڕوویدا تەنها دانوستانێکی شکست خواردن نەبوو، بەڵکو خاڵی وەچەرخان گۆڕانکاری لە قۆناغی گەڕان بە دوای چارەسەرەوە بۆ قۆناغی سەپاندنی واقیعەکان لەگەڵ هەر هەنگاوێک کە لە دەرەوەی مێزی دانوستان دەگیرێتە بەر. فەزای قسەکردن بچووک دەبێتەوە و فەزای کردار فراوانتر دەبێت. لێرەدا پرسیارێکی گرنگ دێتارەوە. ئایا وەی دوای شکستی گفتوگۆکانی ئیسلام ئاباد دێت دەرگایەکی گەورە بەڕووی ناکۆکیەکاندا دەکاتەوە، یان هێشتا دەرفەت بۆ زمانی گفتوگۆ ماوە؟ پرەنسیپی دیموکراسی کاری ڕێکخراوی مەدەنی و سەرنجێک هەم بابەتە لەن تریش کۆکەریمەوە ئامادەکراوە کە باس لە کۆمەڵگای مەدەنی دەکەین، واتە کۆمەڵگایەکی هۆشیار و هاوچەرخ و گۆڕانکاری لە نۆرمە جیاوازەکانی کۆمەلگا و هاو ئامانج و گشتگیر بەیەکەوە. کارکردنی پێکەوەی بۆ پێشکەوتنی کۆمەلگا و بەرژەوەندیەکانی کۆمەلگا بە کاری هەرەوەزی، ئەمە دیدگایەکی سەرەتاییە بۆ کاری مەدەنی و پەرەنسیپە باڵا و لە بەرچاوگیرەوەکان لەم بوارەوە. ئەگەر بە پێچەوانەوە ئەمە لە کاری ڕێکخراوەی مەدەنی بهێنیتە دەرەوە، هیچ مانایەک بۆ کایەکە و جوڵاوەکەی نامێنێتەوە. لە یەکێک لە جمکە هەستیارەکانیشدا کە باز لە دیموکراسی دەکەین، واتە دەستا و دەستکردنی دەسەڵات، لێرەدا ناڵین بڕیاری خەڵک و سەرچاوی دیموکراسی بە مانا کلاسیکەکەی ناگەڕێنەوە بۆ تەنیا خەڵک، چونکە باز لە کاری ڕێکخراوەی مەدەنی و دیموکراسی دەکەین و مەش بە ئامادەبوونی دیموکراسی لە هەزینەتی بەڕێوەبردنی کاری ڕێکخراوەی دەبەسێتەوە. بێگومان ئەم بابەتە گفتوگۆی زۆر هەڵدەگرێت، بەڵام دەتوانین ئاوالێکی بدەینەوە بۆ یان لێکدانەوەی بۆ بکەین و چڕیشی بکەینەوە.
بڕیاری ئازاد و دوور لە قۆرەخکاری و بەڕێوەبردن و کارگەڕی کە دەتوانم بڵێم بووەتە مۆتەکەی سەردڵی زۆربەی ئەو ڕێکخراوانەی لە باشووری کوردستان بە تایبەت ئامادەبوونیان هەیە و بە ڕێژەی جیاجیا لە کارچەلەکیەکاندا یان دەجوڵێنەوە. دیاردەکان نوێ نییە، بەڵکو لە 2 تا 3 دەی کاری ڕێکخراوەی مەدەنی لە کوردستان بوونی هەیە. لەگەڵ لەدایکبوونی هەر ڕێکخراوێکدا شۆڕ دەبێتەوە بۆ ناو پەیکەری ڕێکخراوەکە و دەبێتە یەکەم بەربەست لە بەردەم بەرجەستەکردنی دیموکراسی لە جوڵەکانیدا. کاری ڕێکخراوەی مەدەنی لەسەر هەردوواستی چەمکی کۆمەڵگای مەدەنی و دیموکراسی خۆی بە خەوەنی نیمچەی هەردوو چەمکەکە و بەرجەستەکردنی لە تەواوی سێکتەرەکانی کۆمەڵگا دەزانێت و پرسیارە جەوهەری و جددیەکەژەوەیە دەمانەوێت و دەتوانین تا چەند بیسەلمێنین کە کاری جددی دیسیپلینی لەم دوو پرۆسەیەدا کردوەتە پرەنسیبی کاری ڕێکخراوەی و سیستەم و ئاڵنگاری کۆمەڵگا و هێناندی مافەکانی مرۆڤ و کەمکردنەوەی تند و تیژیەکان یان خزمەتکردنی کۆمەڵگا دوور لە هیچ جۆرە جیاوازیەک لە ڕووی یاسایی و کۆمەڵایەتی و سیاسی و بەدیهێنانی مافەکانی مرۆڤ. با نمونەیەک بێنینەوە. ژمارەی گشتیە و ڕێکخراوانەی لە بواری کۆمەڵگەی مەدەنی کار دەکەن وەک سەرچاوەکان ئاماژەی بۆ دەکەن 150 بۆ 250 ڕێکخراومان هەیە کار لە سەر مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان دەکەن. زۆر گرنگەوە جێگای سەرنج و تێبێنیمان بێت ئەم ڕێکخراوانە تا چەند کار بۆ کەمکردنەوەی پێشێلکاریەکان و تند و تیژیەکان دەکەن کە زۆرترین ئاماری پێشێلکاری و بەتایبەت تند و تیژیمان هەیە بەرامبەر بە ژنان دەکرێت یان تا چەند پێشێلکاریەکان بەرامبەر بە مافەکانی مرۆڤ لە ئەنی کەم کۆکراوەتەوە و کارە جددی لەسەرکراوە. ئەوە لەولاوە بوەستێ کە تا چەند ڕۆڵی ژنان کاری جددی لەسەرکراوەکە بگاتە دەسەڵات و پێگەی بڕیاردان لە دام و دەستگا تەشریعی و تەنفیزیەکاندا. ئایا بەشداری پێکردن یان بەشداری پێکردنەکان بۆ پێدانی ڕوخسار بووە یان بەشداری ڕاستەقینەی جەندەری؟ یان حەقە بپرسین ئەدا و کاری ڕێکخراوەکان تا چەند ڕۆڵیان ڕاست و ڕەوان بووە لە کۆمەڵگای کوردیدا بۆ پێشخستنی مافەکانی ژن. کاری ڕێکخراوەیی دەبێت لە پرەنسیبی دیموکراسی بۆ کۆمەڵگای مەدەنیدا جێگای بێتەوە لە هەمان کادا ڕێکخراوەی مەدەنی دەبێت داینامۆی دیموکراسی بێت لە کۆمەڵگادا. پرسیاری جدی تریژەوەیە ئایا خودی ڕێکخراوەکان توانیویانە خۆیان و پەیکەری ڕێکخراوەکانیان دیموکراتیزە بکەن؟ بەڕای من بێگومان نەخێر. چونکە سەدان ڕێکخراومان هەیە لە ڕۆژی دروستبوونیانەوە تا ئێستا کە 3 دەیە زیاترە یەک سەرۆکیان بەڕێوەبەر و دەستە قۆرەخیان کردووە و بەڕێوەی دەبن. ئەمەش لە هیچ شوێنێکی دیموکراسیدا جێگای نابێتەوە بەڵکو بە تەواوی پێچەوانەی بنەماکانی دیموکراسیە. بۆیە بڕوام وایە کاتیەوە هاتووە دەبێت دەستگایەکی چاودێری بە دوواداچوون هەبێت بۆ کاری ڕێکخراوەکان هەم لە ڕووی کارگێڕی کارکردنی ستاف و چۆنێتی جێبەجێکردنی پرۆژەکانیان و دەبێت ئەوە بە پێویست بزانین کە کاری ڕێکخراوەی دوور لە قۆرەخکاری بەڕێوەبردننی بە کۆمەڵ و هەڵبەژاردن و دەستا و دەستکردنی کار و پرۆژەیە نەک ئەوەی لە کوردستان دەبینین. ڕێکخراومان هەیە 20 بۆ 30 ساڵە تەنیا کەسێکەوە هەر بەڕێوەبەر و هەم جێبەجێکار و هەم بڕیاردەرە. لەکوێ دنیا و لە کام یاسای کاری مەدەنی ڕێکخراوەییدا شتی وابوونی هەیە؟ ئەمانە و دەیان سەرنجی تر و ئەمان لێ دەخوازن پێداچوونەوەیەکی جددی بە کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگادا بکرێت و لە چارچێوەی هەمان چەمکی دیموکراسی کە بنەمای دامەزراندنیانە گفتوگوی جددیان لەسەر بکرێ بۆ ئەوەی ئەو قاڵبە نادیموکراسی و چاق بەسویان تێک بشکێندرێت و ڕێڕەوە نادیموکراسیەکەیان ڕاست بکرێتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەرنامەی لێکدان و هەڵوێستی ئەم جارم پێشکەشکردن کە تو ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.